سینۆها پزیشکی تایبەتی فیرعەون. نووسینی میکە ڤاڵتاری، وەرگێڕانی بۆ کوردی سەیدای شێخ زورار، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان. تاوکەری بەشی 35ەم گەڕانەوە بۆ خانەی گیان لە تەبەس. هەریبوور وتی لە بابلیشدا کەسانێک هەن کە دەڵێن ئێمە ساڵەها زەحمەتمان کێشاوە و دانمان بە خۆدا گرتووە تا ڕیشمان بەڕادەیەک درێژ بێ کە بگاتە سەر زەوی، لەبەرەوەی کە خاوەنی ڕدێنێکی درێژن لە خەڵکی تر باشترین و مافی ئەوەمان هەیە کە زیاتر لە خەڵکی سوود لە ئامرازەکانی ژیان وەربگرین و زیاتر زێڕ و پارەمان دەست بکەوێ. من وتم ئەو کەسەی کە لێ دەگەڕێ ڕیشی درێژ بێ بگاتە زەوی سوودێک بە خەڵکی ناگەیەنێ و خزمەت ناکا کە شایستەی زێڕ و کانزای زیاتر بێ، بەڵام پیاوێک کە دەرچووی خانەی ژیانە دەتوانێ خزمەتی خەڵکی بکات و سوودیان پێبگەیەنێ. بۆیە مافی ئەوەی هەیە کە بڵێت دەبێ لە خەڵکی باشتر ژیان ببەمە سەر. هەریبوور وتی سینۆها، ئایا تۆ سوودت بۆ خەڵکی زیاترە یان جوتیارێک کە لە بابل یان لە میسردا خەریکی کوشت و کاڵکردن و خواردن دەگەیەنێتە خەڵکی؟ ئەمڕۆ ئەگەر تۆ نەبیت خەڵکی لە برساندا نامرن، بەڵام ئەگەر جوتیارێک نەبێ خەڵکی دەمرن. ئایا تۆ خێرت بۆ خەڵکی زیاترە یان بەندەیەک کە لە کانگا خەریکی دەرهێنانی زێڕ و کانزایە و تۆ بە زێڕ و پارەکەی کە ئەو دەری دێنێ دەتوانی هەرچێکت بوێ بیکڕی؟ کەواتە بۆچی ئەو جوتیارەی کە لە تۆ زیاتر خزمەتی خەڵکی دەکات و سوودیان پێدەگەیەنێت برسیە و بۆچی ئەو بەندەیەی کە لە کانگادا ئەوەندە زەحمەت دەکێشێت تا لە برسا گیان دەدا، بۆچی تۆ ئامادەنیت بەقەدەر ئەو خزمەتەی کە ئەوان بە خەڵکی دەگەیەنن پاداشتیان پێ بدەی؟ کەواتە ئەو شتەی کە دەبێتە هۆی ئەوەی کە لە میلەتدا دەوڵەمەند و هەژار دروست بێ، ئەوە نییە کە دەوڵەمەندەکان زیاتر لە هەژاران سوود دەگەیەنە خەڵکی و خزمەتی زیاتر دەکەن، بەڵکو جیاوازی نێوان ئەو دووچینە بەهۆی دووشتەوە دێتەکایەوە، یەکێکیان خوا و ئەوی تریان میری واتە حکومەت. لە هەر شوێنێک کە خوایەک هەیە و حکومەتێک بوونی هەیە، کۆمەڵێک دەبنە دەوڵەمەند و تاقمێک دەبنە هەژار، چونکە کاینەکانی میسر مافی ئەوە دەدەن بە خۆیان کە ژیانیان لە خەڵکی باشتر بێت و دەرامەتی زیاتریان هەبێت و فەرمانبەرانی میسریش خۆیان بە خاوەن ماف دەزانن کە سوود لە هەموو خێر و بێرێ وەربگرن. ئەم دوو تاقمە بۆ ئەوەی جیاوازی نێوان خۆیان و خەڵکی واتە نێوان فەقیر و دەوڵەمەند ڕابگرن، کۆمەڵە یاسایەک جێبەجێ دەکەن کە هەژاران نەتوانن دەوڵەمەند بن و نەگەن بە ئەوان. حکومەتی بابل یاسای ڕیش بۆ پاراستنی جیاوازی نێوان دەوڵەمەند و هەژار بەکاردەخا
میری لە مسردا یاسای پەیوەندی بە خوێندن لە خانەی ژیان دەکاتە پێوەر، بەڵام لە میسر و بابل و سووریا و هاتی و کریت و شوێنەکانی تر مەبەستی کاهینەکانی خوا و فەرمانبەرانی میری یەک شتە و ئەویش ئەوەیە کە خێر و بێر تەنها بۆ ئەوان بێت بەپێی توانە کەس نەبێتە شەریکیان. سینۆها تا کاتێک کە خوا و حکومت لە میسردا هەیە ناچوونیەکی نێوان هەژار و دەوڵەمەند ئەمێنێ، لەبەر ئەوەی کە میسر و وڵاتانی تر بەبێ خوا و حکومت ناتوانن بژین، کەواتە بەردەوام ئەم جیاوازیە هەیە و فرعەونی تۆ کە دەیەوێت ئەم جیاوازیانە لەناو ببە کارێکی شێتاناکە، لەبەر ئەوەی کە ئەم کردەوەی ئەخناتون دەبێتە هۆی لەناوچوونی میسر، کەواتە بێ ئەو لەناو ببرێ بۆ ئەوەی میسر ڕزگاری ببێ. من کە بەبیستنی ئەم قسەیە کەمێک شڵەژا بووم، کەمێکم نۆشیەوە بۆ ئەوەی ناڕەحەتیەکەم لەناو بچێ. هەریبوور وتی: سینۆها تۆ پیاوێکی بێ ئازاری، بەڵام میسر و میسری نابێ لەم جەنگەدا کە ئەنجامەکەی ڕزگاری میسرە بێلایەن بمێنێتەوە، چونکە بێلایەن بوون واتە ڕاکردن لە ئەنجامدانی ئەرک و بێغیرەتیشە، و ئێمەی شوێنکەوتووی ئامون ئامادە نین لەگەڵ خەڵکانی بێلایەن بەهێمنی ڕەفتار بکەین، چونکە ئێمە لە وڵاتەدا بووینەتە قوربانی بێلایەنەکان. ئەو ڕۆژەی کە فرعەون بڕیاریدا خواکەی ئێمە لەناو ببە، ئێمە بە هیوا بووین کە گەلی میسر بەلایەنگری خواکەی خۆیان ڕاپەڕن و نەهێڵن کە خوا و ڕێو ڕەسم و نەریتیان لەناو بچێ. بەڵام لە ناکاودا بینیمان کە زۆربەی خەڵکی لە وڵاتەدا بوونەتە بێلایەن و لە ترسی گیان یان ماڵ دەستیان خستە سەردەست و بێدەنگ بوون. ئەم بێلایەنیە بوو کە ئێمەیان لەناو برد. ئەگەر ئێمە بەر لەوەی کە فرعەون لەگەڵ ئاموندا بەشەڕ بێ بمان زانیایە کە خەڵکی بێلایەن دەبن، بۆ بەگژاچوونەوەی نەیاران سەربازمان بەکرێ دەگرت و لە وڵاتانی ترەوە شەڕکەرمان دەهێنا. لەبەر ئەوەی کە زێڕ و پارەمان هەبوو دەمانتوانی لەشکرێکی گەورە پێک بهێنین، بەڵام بە ئومێدی ئەوەی کە هەموو میسرەکان شوێنکەوتووی ئامونن و ناهێڵن خواکەیان تێک بشکێ، وازمان لە ئامادەکردنی لەشکری گەورە هێنا. ئێستا سینۆها تۆ کە تا ئەمڕۆ بێلایەن بوویتە دەبێ هەڵوێستی خۆت ڕوون بکەیتەوە، بە من بڵێ کە ئایا دۆستی ئێمەی یان دوژمن، چونکە ئێمە هەموو بێلایەنەکان بە دوژمنی خۆمان نەزانین. ئەوەی کە لەگەڵ ئێمەدا نییە دوژمنمانە، لەبەر ئەوەی کە تۆ پیاوێکی ڕەوشپاکی بۆ ئەوەی کە بتانی هەڵوێستی خۆت دیاری بکەی، پێدڕاگەێنم کە فێرعەونەکەی تۆ هەتایە ناژی. منم قسەیە بە کەسێکی تر ناڵێم، بەڵام بە تۆیەڵێم، چونکە زانا بیری فراوانە و دەتوانێ هەندێشت ببیستێ کە خەڵکی تر توانای بیستنی ئەوەیان نییە. من وتم هەریبوور ئەتەوێ بڵێ چی؟ هەریبوور وتی: ئێمە سەرەتاکانی مەرگی فرعەونمان ئامادە کردووە و ئەو دەمرێت، بەڵام نەک بەم زوانە. وتم هەریبوور ئایا سەگێکی هار گازی لێگرتووی یان دوو پشک پێوەی داوی کە بەم جۆرە قساکەی؟
هەریبوور لە ژوورەکەی چرایەکی هەڵگرت و وتی وەرە با شتێکت نیشان بدەم. من هەڵسام و لە دوای ئەوەوە لە ژوورەکەی هاتینە دەرەوە و لە ڕێڕەوەکە تێپەڕین. دیسانەوە ئەو پیاوە منی بە داڵانێکدا برد و گەیشتینە ژوورێک دەرگای کردەوە و کاتێک خۆمان بە ژوورەکەدا کرد چاوم بە کیسە زێڕ و پارە کەوت. بینینی ئەو کانزایانە منیان هێنایە پێکەنین و سرم لە ساویلکەیی هەریبوور سوڕما. ئەو پێکەنینەکەی منی بینی و وتی سینۆها من مناڵ نیم کە بەتەما بم بە زێڕ و پارە فریوت بدەم بتکەمە هاودەستی خۆم. من دەزانم کە تۆ پزیشکی دەسەڵاتداریت. زێڕ و پارە لە دیدی پزیشکی پاشا بێبایەخە، چونکە هەر چەندێکی بوێ کانزای گرانبەهای دەست دەکەوێ. من لەبەر ئەوە تۆم هێنایە ئەم ژوورە چونکە ناچارین بە ئێرەدا تێپەڕین بۆ ژوورێکی تر بچین. پاشان دەرگایەکی مسینی قورسی کردەوە و منی بردە ژوورەکەوە. لە ڕووناکی چراکەدا شتێکی نیشاندام کە من ئەگەر چی خۆم بە پیاوێکی پڕ و پوچپەرست دانانێم، بەڵام لەشم بە بینینی کەوتە لەرزە. لەو هۆدەیەدا لەسەر تەختە بەردێکی گەورەی وەکو مێز بتی مۆمی فیرعەون واتە ئەخناتونیان دانابوو. چەند پەیکانێکیان لە سینە و سەریدا چقاند بوو. هەریبوور وتی سینۆها ئێمە بە ناوی ئامونەوە سزای مردنمان بە فیرعەونەکەی تۆ داوە و ئەم پەیکان و سەرە نێزانەی کە دەیبینی ئەو پەیکانە پیرۆزانن کە بە ناوی ئامونەوە پیرۆز کراون و فیرعەونی تۆ بێگومانەمرێ. بەڵام بەداخەوە ئێمە ناتوانین بە زووی بیمرێنین و ماوەیەکی پێچێ تا ئەو بەهۆی ئەو بریندارکردنانەی کە ئێمە لێرەدا لەسەر قاڵبە نمونەیەکەی ئەو ئەنجامیە دەین بمرێت و لەم ماوەیەدا شێتی ئەم پیاوە میسر بەدبەختتر و بێهێزتر دەکا. ئەم دیمەنە لەبەر ئەوە نیشانی تۆمدا کە بزانی بەرژەوەندی تۆ لەوەدایە کە خۆت لە بێلایەنی دەربهێنی و ببیتە دۆستی ئێمە، چونکە ئێمە ئەخناتون ئەمرێنین و تۆ بێ فیرعەون ئەمێنیتەوە ئەو پایەی کە ئەمڕۆ هەتا لە دەستی ئێدەی. پاشان منی لە هۆدەکە هێنایە دەرەوە و دەرگای داخست و گەڕاینەوە ئەو ژوورەی کە شەرابەکەمان لێ خواردبەوە. ئەو پێکێکی بۆ من تێکرد و وتی ئێمە بۆ ئەوەی فیرعەون بمرێ لە دوای دروستکردنی ئەم بتە مۆمیە کەمێن لە قژ و سەر و نینۆکی ئەومان لە شاری ئاسۆ دەستکەوتووە لەم بتەتە بەکارمان هێناوە. ئەو کەسانەی کە قژی سەر و نینۆکی فیرعەونیان بە ئێمە داوە بۆ زێر ئەم کارەیان نەکردووە، بەڵکو لەبەر ئەوەی کە باوەڕیان بە ئامون هەیە و هاوکاری ئێمەیان کرد. دواتر هەریبوور وتی هێزی خواکەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات. تۆ خۆت ئەم شەو لێرەدا بینیت کە ئێمە توانیمان بە هاوکاری هێزی خواکەمان ئامون نەخۆشەکان بەبێ داو دەرمان و برین پێچی و کێرد و ئاگر چاک بکەینەوە. لەمە بەدووە توانای ئامون بەرامبەر بە گەلی میسر زیاترە بێت و ئەگەر فیرعەون بمرێ خەڵکی میسر لە بەدبەختی ڕزگاریان دەبێت و تۆ کە پزیشکێکی تایبەتی ئەوی دەزانی کە فیرعەون تووشی ژانەسەر هاتووە. ئەم سەرێشەیە توانای ئەو کەم دەکاتەوە
تا ئەیکوژێ و هەر ئەوە باشترە کە ئەم ڕووداوە زووتر ڕوو بدا. ئەگەر تۆ بتەوێ من دەرمانێک دەدەمێ کە فێرعەون لە ژانە سەر و هەموو ئازارەکانی ئێستا و داهاتووی ڕزگار بکەیت. من وتم هەری بوور، مرۆڤ تا و کاتەی کاژی لەوانەیە نەخۆشکەوێت، لە پاژەوەی هاتە تەمەنی بە ساڵاتچوویەوە نەخۆشیەکانی زیاترە بن، بۆیە ناکرێ دەرمانێ دەرخواردی مرۆڤ بدرێ کە بەرامبەر نەخۆشیەکان ئاسوودەی بکە. هەریبوور وتی ئەم دەرمانە کە من ئەدەمێ کە بیدەی بە فیرعەون ئەو لە هەموو ئازارەکان قوتارەکە بەبێ ئەوەی کە هیچ ئاساوارێک لە لەشیدا بهێڵێتەوە، تەنانەت لە دوای ئەوەش کە لاشەکەی دەدەنە مۆمیاکارەکان، کرێکارەکانی مۆمیا ناتوانن هەز بەوە بکەن کە ئەو بەهۆی ئەم دەرمانانەوە مردووە، چونکە هیچ شوێنەوارێک لە جەرگی ڕەش و گەدە و ڕیخۆڵەکانیدا ناهێڵێتەوە. لە دوای ئەم وتەیە بەر لەوەی کە وەڵامێکی بدەمەوە، هەریبوور وتی سینۆها، ئەگەر تۆم کارە بکەیت بەهۆی ئەم دەرمانە خەوهێنەرەوە کە دەبێتە هۆی مردنی فێرعەون، بۆ دنیای خۆراوای بنێری ناوی تۆ لە لای ئامون و شوێن کەوتوانی ئەو بە نەمری ئەمێنێتەوە. لەبەرەوەی کە ناوت دەمێنێ وەکو ئەوە وایە کە ژیانێکی نەمرت هەبێ و ئێمە واتە ئامون و پەیڕەوانی ئەو پارێزگاری لە تۆ و نەوەکانت دەکەین تا ئەو ڕۆژەی کە میسر بمێنێ خۆر لەم سەرزەویە بدا، نەوەکانت بە بەختەوەری و ڕێزەوە ژین. واگەر تۆ پیاوێکی هەژار یان چاوچنۆک بوویتایە، من بۆ ئەوەی فێرعەونم بۆ بنێریت بۆ ئەو دنیا زێڕمەدا پێت، بەڵام تۆ لەوە گەورەتری کە بتوانین بە زێر تەماحت بخەینە بەردەست و بۆ کەسانێکی وەکو تۆ تەنها یەک پاداش ڕازاوەیە کە ئەویش مانەوەی ناوە. ئینجا هەریبوور چاوە بریسکەدارەکانی خۆی بڕیە چاوەکانی منەوە. من کاتێک کەڕوانیمە چاوەکانی ئەو تووشی سستی بووم، هەستم کرد کە کەوتومە ژێر ویست و دەسەڵاتی ئەوەوە، بەڵام ڕۆحی من ئامادە نەبوو ڕازپاردەکەی ئەو بەجێ بگەیەنێ. هەریبوور وتیەوە سینۆها، لەبەر ئەوەی کە تۆ پیاوێکی تێگەیشت و پزیشکی دەزانی کە دەکرێت تا ڕادێک ویستی تاکە کەس بخەیتە ژێر دەسەڵاتی خۆتەوە. من ئێستا ئەگەر پێت بڵێم دەست هەڵبڕە تۆ هەڵی دەبڕی، ئەگەر بڵێم هەڵسا تۆ لەجێی خۆت ڕاست دەبیتەوە، بەڵام ناتوانم وات لێ بکەم کە ئەو کارەی ڕوحت لەگەڵیدا نییە بیکەی. من ناتوانم تۆ وا لێ بکەم کە باوەڕ بە ئامون بهێنی مەگەر تۆ خۆت حەز بە پەرستنی بێ. من ناتوانم زۆرت لێ بکەم دەرمانەکە دەرخواردی فێرعەون بدەی مەگەر تۆ خۆت بتەوێ ئەم کارە بکەی. بەڵام بە ناوی وڵاتی میسر و گەلەکەت داوات لێ یەکەم کە ئەم دەرمانی من دروستم کردووە و بیگری و دەرخواردی فێرعەونی بدەی و گەلی میسر ڕزگار بکەی. تاو کاتی کە هەریبوور بە شێوەیەکی تایبەتی چاوی بڕی بووە چاوەکانمەوە، من نەمدەتوانی دەستەکانم بجوڵێنم، بەڵام لە دوای ئەوەی کە چاوی لێ هەڵگرتم دەستەکانم تەکاندا وتم هەریبوور، من ئێستا هیچ بەڵێنێکت نادەمێ، بەڵام دەرمانەکەتم بدەرێ با لەلام بێت و لەوانەشە ڕۆژێکدا بێت کە فێرعەون خۆی نەیەوێت لە خەو هەڵبستێ و ڕێگە بدا کە بە دەرمانێکی بەهێزتر لە تریاک
بیخەوێنم کە بێداری لە دوان نەبێ، لە دوای هەڵسانەوەی ئیتر ئازار نەکێشێ. هەریبوور شوشەیەکی هێنا و وتی دەرمانەکەی کە پێم وتی لەناو ئەم شوشەیەدایە و ئێستا تۆ کە ئەم شوشەیە لە من وەردەگری ئایندەی میسر لە دەستی تۆدایە و ئێمە دەتوانین فیرعەون بە شێوازێکی تر لەناو ببەین. چونکە ئەویش مرۆڤە و کاتێک نێزە یان کردێک بە لەشیدا بچێ خوێنی دەڕژێ و گیان دەدا، بەڵام نابێت ئەم کارە ڕوو بدا، چونکە ئەگەر خەڵکی تەنها یەک جار ببینن کە دەکرێ فیرعەون بکوژرێ، لە دوای ئەوە هیچ شتێک ڕوو نادا. مەرگی فیرعەون لەم جیهانەدا زیاتر لە مەرگی بەندەیەک کار لەم بوونەوارانە ناکا. هەوڵ دەدەن فیرعەونەکانی تریش بکوژن و دەسەڵاتی میسر لە داهاتوودا دەڕوخێ و بەردەوام باری ناوخۆی ئەم وڵاتە ئاڵۆز و نائارام دەبێت و باشتر وایە کە فیرعەون بە شێوەیەک لەناو بچێ کە خەڵکی وابزانن بە مەرگی سروشتی مردووە. تۆ دەتوانی ئەم هەزرە لە خەڵکیدا دروست بکەیت و ئێستا تۆ تەنها کەسێکی کە توانای ڕزگارکردنی میسرت هەیە و چارەنووسی میسر لە دەستی تۆدایە. وتم هەریبوور لەگەڵەوەشدا کەوا دەزانی لە هەموو شتێ بە ئاگای، بەڵام لە هەندێک شت زانیاریت نییە، نازانی کە چارەنووسی میسر ڕۆژگارێ لە دەستی کەسێک بووە کە سەبەتەی دروست دەکرد. هەریبوور هەڵیدایە و وتی مەبەستی تۆ لە چنینی سەبەتە چییە؟ من وتم ئەم بابەتە داستانێکی درێژی هەیە و بارحاڵ دا و دەرمانەکەی تۆ لە لای منە، بەڵام ئەوەت لێیاد نەچێ کە من هیچ بەڵێنێکم نەداوە. هەریبوور وتی بەڵام ئەگەر میسر ڕزگار بکەی پاداشتێکی گەورەت دەسەکەوێ، پاشان بەبێ ئەوەی چاوەکانم ببەستێتەوە منی لەو ژێرزەمینانەی کە لە ژێر پەرزگەی ئامونەوە بوون هێنایە دەرەوە. بەر لەوەی لە ژێرزەمینەکە بێمە دەرەوە بەمنیوت سینۆها، تۆ پیاوێکی شەریفی و نهێنی پارێزی و من بە پێویستی نازانم کە ڕات بسپێرم نهێنی بوونی ئەم ژێرزەمینە و بە تایبەتی دەرگای هاتنە ژوورەوەکەی بە کەس نەڵێی، چونکە لەوانەیە لە تەبەزدا کەسانێکە بن کە بزانن لە پەرزگەی ئاموندا ژێرزەمین هەیە، بەڵام کەس ناتوانێ بێتە ناو ئەم شوێنەوە. وتم هەریبوور من لەوانەیە ڕۆژێک باسی ئەوە بکەم کە لە ژێر پەرزگەی ئاموندا ژێرزەمین هەیە، بەڵام هەرگیز ڕێگەی هاتنە ژوورەوەی ئێرە بە کەس ناڵێم، چونکە ئەم نهێنیە هی من نییە. چەند ڕۆژێ دوای ئەوەی تیئی دایکی فیرعەون لە کۆشکەکەی خۆیدا بەهۆی پێوەدانی مارێکی ژەهراویەوە کۆتایی بە ژیانی هات، دایکی فیرعەون کە بەڕاهاتنی سەردەمی گەنجێتی خۆی بەپێی ئەو ڕاهێنانانەی کە لە باوکیەوە فێر ببوو داوی بۆ باڵندەکان دەنایەوە و ڕۆژێ بۆ سەرلێدانی داوەکان دەچێتە باخی کۆشکەکەیەوە و ئاگای لەوە نابێ کە لەو شوێنەی مەلێکی بچووکی لێیە، لەوانەیە مارێکی شەبێ. لەوێ تووشی زەهری مارێکی بچووک بوو کە پێیانەوت سەراسد. لە دوای ئەوەی کە مارەکە پێوەیەدات هاوارەکات و
خزمەتکارەکانی ڕایەکەن دەیانەوێ بانگی پزیشکەکەی بکەن، بەڵام پزیشکە تایبەتەکەی ئەو بە جۆرێک کە بەردەوام لە کاتی ڕووداوەکاندا لەوێ ئامادە نابێ. بەڵام کاتێک کە من چووم بۆم دەرکەوت کە مردووە، چونکە کەسێک کە گرفتاری پێوەدانی ماری سەراست بێ تەنها بەیەک شێوە ئەژی، ئەویش ئەوەیە کە بەر لەوەی دڵی 100 جار لێ بدا جێگەی پێوەدانەکەی شەقشەق بکەن و بەشی سەرەوەی ئەندامە پێوەدراوەکە بەپەت ببەستن و لێی بگەڕێن هەتا خوێنێکی زۆر لە ژن یان پیاو یان پێوەدراوەکە بڕوات. بەڵام لە کۆشکەکەی تیئی کەس بیری لەوە نەکردبەوە. کاتێک کە من گەیشتم ڕوانیم دایکی فێرعەون مردووە. من وتم هیچم لەدەست نایە، دەبێت تەرمەکەی بدەنە مۆمیاکارەکان بۆ ئەوەی مۆمیای بکەن. ئامی کاهینی گەورەی پەرستگەی ئاتون کاتێک کە بیستی دایکی فێرعەون مردووە دەستی خستە سەر گۆنە ئاوساوەکانی تیئی و وتی باشتر وا بوو کە بمری، چونکە تیئی جگەلەوەی کە گەنجێکی جوان نەمابووی لە دژی من پیلانی دادەڕشت و ئێستا کە ئەو مردووە هیوادارم کە خەڵکی ئاسوودە بن. من لەو باوەڕەدا نیم کە ئامی ئەوی کوشت بێ، ئەگەرچی کاهینی پەرستگەی ئاتون دایکی فێرعەونی خۆش نەدەویست کە ژنێکی پیریش بوو، بەڵام ئەم دوانە هاودەستی یەکتر بوون و دەیانزانی کە سوودیان بۆ یەکتر هەیە و لەم جیهانەدا یەکبوونی بەرژەوەندیەکان زیاتر لە خۆشەویستی خەڵکی لە یەکتری نزیک دەکاتەوە و لە خۆشەویستی زیاتر دەوامی دەبێ. کاتێک کە هەواڵی مەرگی تیئی لە تەبەست بەڵاو بۆوە، خەڵکی کردیانە جەشن و بە شوکرانەی مردنی دایکی فێرعەون شەرابیان نۆشیەوە و هاواریان دەکرد ئێمە لە شەڕی جادوگەران ڕزگار بکەن. ئامی بۆ ئەوەی خەڵکەکە ڕازی بکە 5 جادوگەری ڕەشپێستی لە کۆشک دەرکرد کە یەکێکیان ژنێکی زۆر قەڵەو بوو. خەڵکی لە پڕێکە ڕژانە سەریان و لەگەڵ ئەوەشدا کە قولە ڕەشەکان جادوگەر بوون، بەڵام نەیانتوانی بەهۆی جادوەکەیان خۆیان ڕزگار بکەن، لەوێدا کوژران. لە پاش مردنی ئەوان ئامی هەموو ئامرازەکانی جادوگەری ئەوانی تێکشکاند و ئاگری تێبەردا و من بەم ڕووداوە دڵگران بووم، چونکە حەزم دەکرد کە بزانم ڕەشپێستەکان چ جۆرە دەرمانێ بەکاردەهێنن و چۆن خەڵکی چاک دەکەنەوە. لە کۆشکی پاشایەتیدا هیچ کەسێ بۆ مردنی تیئی و جادوگەرەکان نەگریا و نەهاتنە دیارسەری و تەنها شازادە خانمی باکتاتون کچی تیئی خۆی گەیاندا دیارسەری دایکی. ئەمە ئەو کچە بوو کە تیئی بە منیوت ئەوم بەر لە فێرعەون بووە و من تا ئەو کاتە ئەوم نەبینی بوو. شازادە خانم باکتاتون کاتێک کە منی لە نزیک تەرمی دایکیەوە بینی پرسی ئایا تۆ سینۆ هەیت؟ من وتم بەڵێ. ئەو وتی ئایا نەدەتوانی ڕێگە لە کوشتنی ڕەشپێستەکان بگری؟ من وتم باکتاتون خۆتەزانی کە من لە تەبەستدا هیچ هێز و دەسەڵاتێکم نییە و لەم شارەدا دەسەڵات لە دەستی ئامی کاهینی گەورەی پەرستگەی ئاتون و هۆرمهەبی فەرماندەی سوپای میسرە. ئەگەر من بۆ بەرگریکردن لە ڕەشپێستەکان کارێکم بکردایە خۆشم مەکوژرام، بەبێ ئەوەی کە کوژرانم
ڕێگە لە کوشتنی ئەوان بگرێ، چونکە خەڵکی لەبەر ئەوەی کە من پزیشکی فیرعەونم وا بیر دەکەنەوە کە من لەگەڵ دایکتدا هاودەست بوومە و دوژمنایەتی خوای پێشوو دەکەم. شازادە قسەکەی منی سەلماند و وتی ئەم داماوانە هیچ تاوانێکیان نەبووە و نەیان دەویست جادوگەری بکەن. ئەگەر ئازاد بوونایە دەگەڕانەوە دارستان و شوێنەکانی خۆیان و لەوێدا دەژیان، چونکە ئەوان لە ئاژەڵەکانی دارستانە چوون، نەیانەتوانی لە شاردا بژین و دایکی من بە زۆر ئەوانی لەم شارەدا ڕاگیر کردبوو. لە ژێرزەمینەکانی ئەم کۆشکەدا دەست بەسەری کردبوون. من پێم سەیرە کە چۆن هورمهەب ڕێگەی لە کوشتنی ئەوان نەگرت. پاشان شازادە خانم سەبارەت بە ژن نەهێنانی هورمهەب دووە، وتی من پێم سەیرە کە بۆچی ئەم پیاوە ژن ناهێنێت کە ببێتە خاوەنی سەرخێزانێکی زۆر. من وتم کەسانێکی تریش ئەم پرسیارەیان لە من کردووە، من وەڵامی ئەوانم نەداوەتەوە، بەڵام وەڵامی تۆ دەدەمەوە، چونکە وەڵامەکە پەیوەندی بە تۆوە هەیە. هورمهەب لە دوای ئەوەی کە هاتە تەبەسەوە بۆ یەکەم جار هەنگاوی نایە ناو ئەم کۆشکەوە چاوی بە تۆ کەوتوو. کاتێک کە جوانی تۆی بینی ئیتر نەیتوانی سەیری هیچ ژنێکی تر بکە. چونکە هەر ژنێکی دەبینێ ناشیرین دێتە پێش چاوی، لەبەر ئەوە تا ئەمڕۆ نەیتوانیوە لەگەڵ هیچ ژنێکدا گۆزە بشکێنێ. بەڵام تۆ کاپتاتون بۆچی شووناکەیت و نابیتە خاوەنی مناڵی زۆر؟ مەگەر تۆ نازانی کە دار هەمیشە هەر گوڵ و میوە نادات و ڕۆژێک دێ کە باشترین دارەکان کە لە لیتاوی ڕووباری نیلدا گەشەیان کردووە لە گوڵ و میوەگرتن دەوەستن. باکتاتون وتی سینۆها، تۆ زانی کە خوێنی من خوێنی دەسەڵاتدارێتیە، واتە لە خواکانەوە شەریفترین گەورەکانی میسر بۆ هاوسەرێتی من بچووکن. جا نەخوازە هورمهەب تەنها یەک کەس شایستەی ئەوەیە کە ببێتە مێردی من، ئەویش فیرعەونی برامە. بەڵام فیرعەون نەفرتیتی هێنا. سەرڕای ئەمەش خۆم حەز بە شوکردن ناکەم، چونکە بیستومە کە پیاوەکان کاتێک کە دەیانەوێ لەگەڵ ژناندا کۆ ببنەوە دڵڕەقی بەکاردەهێنن و لە هەندێ لە ژنەکانیشم بیستووە کە ئەو لەزەتەی کا دەڵێن ژن لە کاتی ڕابواردن لەگەڵ پیاودا دەیکا زیاتر پیا هەڵدانە و لەزەتەکەی لە لەزەتی خواردنەوە و نۆشینەوە زیاتر نییە. کاتێک کە باکتاتون بەم جۆرە قسەی دەکرد من دەمڕوانیە ئەو هەستمە کرد دەموچاوی سوور هەڵگەڕاوە و بە خێرایی هەناسە دەدا. تێگەیشتم کە باوەڕی دەرونی ئەو سەبارەت بە پیاوان جگە لەو شتەیە کە دەیڵێت. لەبەر ئەوەی کە زانیم شازادە خانمە گەنجەکە لەزەت لەم قسانە دەکا، درێژم بە قسەکانمدا وتم باکتاتون، ئەو دڵڕەقیەی کە پیاوان لە کاتی ڕابواردندا بەرامبەر بە ژنان دەیکەن دڵڕەقی ڕاستەقینە نییە، بەڵکو بەهۆی خۆشەویستی زۆری ئەوانە و هەموو ژنەکان حەز بەم دڵڕەقیە دەکەن. بەڵام لەبەر ئەوەی کە هورمهەب هێشتا لەگەڵ هیچ ژنێ گۆزەی نەشکاندووە لە کاروباری ڕابواردن لەگەڵ ژناندا لەگەڵ مناڵێکدا جیاوازی نییە. ژنەکەی دەتوانێ بە هەر شێوەیەک کە حەزی لێبێ پەروەردەی بکە بۆ ئەوەی بەپێی ئارەزووی ئەو لەگەڵیدا هاوسەر بێ. تۆش دەتوانی هورمهەبی بەهێز و دلێر بە جۆرێک
لەگەڵ خۆتدا بە نەرمی و ئارامی ڕابهێنی کە کاتێک لەگەڵتدا کات بەسەردەبا وا هەز بکەی کە پەڕی سینەی مرواری بەلەشتدا دەهێنێ. باکتاتون وتی سینۆها من حەز ناکەم کە تۆ باسی هوروم هەپم بۆ بکەی، چونکە ئەو لەسەر خاک لەدایک بووە لە ڕەچەڵەکێکی ڕەسەن نییە و من حەز بە ناوەکەشی ناکەم. جگە لەوەش ئەم گفتوگۆیە لە بەردەم تەرمی دایکمدا باش نییە. ویستم پێی بڵێم کە تۆ خۆت گفتوگۆکەت دەست پێ کرد نەک من، بەڵام وام بیر کردەوە کار ئەم قسەیە نەکەم باشترە. پاشان وەکو یەکێک لە بارودۆخی کۆشک و ئەو ڕقەی کە دانیشتوانی کۆشت لە تیئی هەیان بوو بێ ئاگا بێ وتم باکتاتون بۆچی هیچ کام لە ژنەکانی کۆشت لێرەدا ئامادە نین و بۆ مەرگی دایکت ناگرین؟ ئەو کاتەی کە دایکت بۆ خانەی مەرگ دەبەن کە لەوێ لاشەکەی مۆبیان بکەن، هەندێ بەکرێگرتە هەن لە ڕێگەدا شیوان دەکەن و فرمێسک دەڕێژن و خۆڵەمێش بەسەری خۆیاندا دەکەن. بەڵام لەبەر ئەوەی کە تەرمی دایکت وازوو نابرێتە خانەی مەرگەوە، پێویستە یەکێک لێرە بە دیاریەوە بگریایە. من خۆم لەبەر ئەوەی کە پزیشکم ناتوانم بگریم، چونکە پزیشک لەبەر ئەوەی کە مردنێکی زۆر دەبینێ فرمێسکی وشک دەبێتەوە و توانای گریانی نابێت. لە دوای ئەوەی کە کەمێک کەوتە ناو ساڵەوە ئیتر چێش لە گۆرانی و مۆسیقاش وەرناگرێ. لەبەر ئەوە پزیشک کە لە هەموو ماوەی تەمەنیدا بەرامبەر بە ساردی مەرگ ژیابێ ئەو گەرمیە لە دەست دەدا کە بۆ سوودوەرگرتن لە ئاواز و مۆسیقا پێویستێتی. پاشان وتم ئەی شازادە خانمی میهرەبان، کە هێشتا مێردێکت هەڵ نەبژاردووە ئەوە بزانە کە گەنجێتی وەکو ڕۆژی گەرمی هاوینە و پیریش وەکو ڕۆژی نیوە گەرمی پاییزە و مەرگ وەکو ڕۆژی ساردی زستانە. ئەگەر کەسێک کەڵک لەو ڕۆژە گەرمەکانی هاوین و ڕۆژە نیوە گەرمەکانی پاییز وەرنەگرێ، لە دوای هاتنی ڕۆژە ساردەکانی زستان و گەیشتنی مەرگ ئیتر کەڵک لە هیچ وەرناگرێ. باکتاتون وتی سینۆها سەبارەت بە مردن لەگەڵ مندا مەدوێ، چونکە من حەز ناکەم بیر لە مەرگ بکەمەوە، لەبەر ئەوەی گەنجم و شیلەی ژیان لە دەمدا شیرینە. منیش وەکو تۆ ناتوانم بگریم، چونکە من لە خواکانەوە دروست بووم و کەسێک کە لە خواکانەوە بوو بێ نابێ بگریت. جگە لەوەش گریان دەبێتە هۆی ئەوەی کە ئەو شتانەی بۆ جوانی لە دەم و چاوم داوە بشۆرێتەوە و لەناو بچێ. بەڵام لەبەر ئەوەی کە پێویستە یەکێک بە دیاردایکمەوە بگری، ئێستا ڕۆم و ژنێک دەهێنم کە بێت لێرەدا فرمێسک بڕێژێ. من وتم باکتاتون لەو کاتەوە کە تۆم بینیوە سەیری جوانیەکەتم کردووە، بە جۆرێک شڵەژاوم ئەگەر تۆ ئێستا ژنێکی گەنج بۆ گریان بنێریتە ئێرە من یەک ساتیش لێرەدا نامێنمەوە، کەواتە بڕۆ ژنێکی پیر بنێرە کەمێ لێرەدا بگری. باکتاتون بەگاڵتەوە وتی سینۆها من بیست بووم کە تۆ باوەڕت بەخواکان نییە، بەڵام نەمەزانی کە ڕێز لە مردووەکانیش ناگری. لەبەر ئەوەی کە دایکم مردووە نابێ لە تنیش تەرمەکەیەوە ئەم قسانە بکەی، بەڵام بە شێوەی گاڵتەکردنەکەی و ئەو کەیف خۆشیەی کە بە قسەکەی من پایای کرد بۆم دەرکەوت کە لەزەتی لە قسەکەم کردووە.
منم قسانم بانقەز بە خوشکی فێرعەون وت لەم وتەیە مەبەستێکم هەبوو. باکتاتون ڕۆیشت و یەکێک لە ژنەکانی کۆشکی نارد، ڕوانیم ژنێکی پیرە. لە کۆشک جگە لە ژنە گەنجەکان کۆمەڵێ ژنی پیری ژەژیان، ئەوانە بریتی بوون لە ژنی فێرعەونەکانی پێشوو، ژنەکانی مێردی تیئی و دایانەکان و پەرستیارانی مناڵەکانی کۆشک و خزمەتکار و کەنیزەکان. بەڵام زۆربەی پیرێژنەکان خۆیان بە گەنجەزانی لەبەر ئەوەی کە لە کۆشکی پاشایەتیدا دەژیان ئومێدەوار بوون کە بەم بۆنەیەوە پیاوێک بێتە هۆش و لەگەڵیاندا گۆزە بشکێنێ. تاڵقەی داهاتوو هەر شاد.